سکرتێری گشت حزبی دموکراتی کوردستانی ئێران لە میانەی دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا باسی لە هەڵوێستی فەرمی حیزب لە پەیوەندی لەگەڵ خۆپێشاندانەکانی گەلانی ئێران کرد. شەوی 16 بەفرامبار بەڕێز مستەفا هیجری سکرتێری گشتی حزب لە میانەی دیدارێکی تەلەڤیزیۆنی لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕووداودا ئاوری لە دوا ڕووداوەکانی ئێرandایەوە و وێڕای بەڕاپەڕی ناساندنی ئەم خۆپیشاندانانە باسی لە نەخش و دەوری خەڵک و پێشمەرگەکانی شار سەر بە حیزبی دیموکرات کرد. بەڕێز هیجری لە قسەکانی داوتی ئێمە هیوادارین کە ڕاپەڕینی خەڵک لە ئێران درێژەی هەبێ و کۆتاییەکەی ببێتە هۆی ئازادبوونی خەڵکی ئێران لە چەنگ ڕژیم. ئەو کاتە ئێمەش دەگەڕێنەوە بۆ نێوخۆی ئێران و درێژە بە خەباتی خۆمان بۆ دەستەبەرکردنی مافی گەلەکەمان دەدەین. سکرتێری گشتی حزب هەروەها باسی لەوە کرد کە ئێمە لە 2 ساڵ لەمە پێشەوە قۆناغێکی نوێ لە خەباتمان دەست پێ کرد کە لەلایەن خەڵکی ڕۆژهەڵاتەوە ناوینرا ڕاسانی ڕۆژهەڵات کە ئامانجە سەرەکیەکەی گرێدانەوەی خەباتی شار و شاخە ئەوەی کە ئێستا لە ئێران ڕوودەدات خەباتێکە کە چەقەکەی شارە. ناوبراو هەروەها ڕایگەیاند ئەگەر خەڵکی ڕاپەڕی و لە بەرامبەر سەرکوتەکانی ڕژیمدا بمێننەوە و خۆراگری بنوێنن ئەوە ڕاپەڕینەکە درێژەی دەبێت و لە کۆتاییدا ئەنجامی دەبێت. سەبارەت بە ئەگەری بوونی ڕێخستنێک بۆ هاندانی خەڵک بەڕێز هیجری وتی من پێم وایە ئەم سەر هەڵدانە و ڕاپەڕینە ڕێخستنی بۆ نەکراوە یان ئەگەر کرابێت زۆر لاوازە. ئەوەی کە هەیە زیاتر ناڕەزایەتی دەربڕینێکی خۆڕستی خەڵکیە کە یەکی گرتووە و هەمویان لە دەربڕینی ناڕەزایەتی خۆیان ڕژاونەتە سەر شەقام. من پێم وایە ئەگەر درێژەی هەبێ ڕێبەرایەتی خۆی دروست دەکات و گرنگیش هەر ئەو ڕێبەرایەتەیە کە خەڵک لە نێوخۆ بۆ خۆی دروستی دەکات. لە درێژەی باسەکەیاندا سکرتێری گشتی حزب باسی لە پێشمەرگەکانی شار کرد و وتی پێشمەرگەی شار بریتین لەو پێشمەرگانەی کە لە شانە نهێنیەکاندا سازماندراون و هەر کاتێک کە حزب بە پێویستی بزانێ ئەرچیان پێدەسپێرێ. بەڕێز هیجری هەروەها باسی لە کۆمەڵێک هەوڵی جددی لەلایەن حزبەوە کرد بۆ لێک نزیک بوونەوە لە لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان و وتی ئێمە بەردەوام دەبین لەم هەوڵەمان تاکو بتوانین بەرنامەیەکی هاوبەشمان هەبێ بۆ کارکردن لە نێوخۆی وڵاتدا. سەبارەت بە دۆخی هەنووکەی ڕۆژهەڵاتی کوردستانی ژوتی کوردستان زیاتر لە بەشەکانی دیکەی ئێران ئامادەی ڕاپەڕینە.